ئەو تەقە هەڕەمەکیانەی بەهۆی دەرچوونی بەرهەم ساڵح سەرۆک کۆماری نوێی عێراقەوە کرا هێشتا ئازار و ناڕەحەتیەکانی بەرۆکی بەشێک لەو خێزانانەی بەرنەداوە کە بەهۆی ئەو تەقانەوە ڕۆڵەکانیان بریندار بوون و گیانیان لەدەستدا. ڕابەر کەمالی تەمەن 22 ساڵ کە بەهۆی تەقە هەڕەمەکیەکانەوە گولە بەرسەری کەوت دوای 3 ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە دواتر بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. ڕابەر کەمال تەمەنی 22 ساڵە خێزانی پێکنێناوە گەنجێکی جوانە بوو بە قوربانی تەقەکردنی هەڕەمەشی نازانین بۆچی یعنی بەڕاستی لە سنووری شارە زورا بوو تەقەکان تەقەیەکی بێژمار کرا گولەیەک بەرسەری کەوت و ئەمڕۆ دوای نوێژی جومعە گیانی لەدەستدا. فەرموو ئێستا بێ باجی کوڕەکەی ئێمە چێ بیدا ئەبێت دایک و باوشی بیدا ئایا حکوومەتی هەرێم ئەیدا چی ئەیدا ئێمە داوا لە هاوڵاتیش ئەکەین جارێکی کە بۆ خۆشی دەربڕین ئاراستەیەکی تر بەکاربێنن. گیان لە دەستدانی ئەم گەنجە 22 ساڵە لە کاتێکدایە کە سێشەمەی ڕابردوو بەهۆی تەقەی هەڕەمەکیەوە 2 کەسی دیکە گیانیان لەدەستدا و دوانی تریش بریندار بوون. ئەو تەقە هەڕەمەکیانەی کە بەهۆی دەرچوونی بەرهەم ساڵحەوە وەک سەرۆک کۆماری عێراق کرا کە بووە هۆی گیان لە دەستدانی 3 کەس و 2 بریندار هەرزوو کاردانەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هاوڵاتیانی بەدوای خۆی داهێنا. ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە پورژای یەکێک لە کوژراوەکانە لە فەیسبوک نووسیوێتی ئەوانەی تەقەی بە ناوخۆشییان کردووە ڕسوا و شەرمەزار بن. بە پێی وتەی یاساناسان ئەو کەسانەی تەقەی هەڕەمەکی دەکەن دەبێت سزا بدرێن لەبەر ئەوەی بە پێی یاسا جگە لە هێزەکانی ناوخۆ کەس ناتوانێت چەکی پێبێت و تەقە بکات بە تایبەتی ئەو کەسانەی کاچەکی بێمۆڵەت هەڵدەگرن. بە هیچ شێوەیەک نابێ هیچ کەس و هیچ لایەنێک چەکی حربی هەبێت کە بریتێ لە کلاشنکۆڤ. ئەم ڕووداوانەی کە ڕوویان داوە زۆربەی دیارە وەکو ئاماژەی پێگراوە لایەنی پەیوەندیدار کە ئەمانە هەمووی چەکی کلاشنکۆف و تەنانەت ئاربجیش تەقاوە لە ڕووی یاسایەوە کە نابێ بە هیچ شێوەیەک هاوڵاتیان هێزەکانی تەنها هێزەکانی ئاسایش و پێشمەرگا بۆیان هەیە کلاشنکۆف و سلاحی حربی کە ناوە لە ڕووی یاسایەوە ناوە برێ ئەوانیان بەدەستەوە بێ. تەقەی هەڕەمەکی زۆر جار بەهۆی ئەنجامی هەڵبژاردن و وەرگرتنی پۆستێکەوە لایەنگران و ئەندامانی پارتی و یەکێتی دەیکەن و دەبێتە هۆی برینداربوون و کوژرانی هاوڵاتیان. حکوومەتی هەرێمیش تا ئێستا نەیتوانیوە لێپرسینەوە لەو کەسانە بکات کە باشکرا و بە ڤیدۆ تەقەی هەڕەمەکی دەکەن. شاڵەو عەلی ئێنارتی سلێمانی.